شەوی ڕابردوو لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە خۆراوەی شاری هەولێر چەند تاوەرێکی کارەبا تەقێنراونەتەوە بە هۆیشەوە شارۆچکەی مەخمور و بەشێک لە گوندەکانی دەوروبەری بێکارەبا بوون. بە پێی قسەی هاوڵاتیان و دەنگۆکانیش هێرشەکان چەکدارانی داعش ئەنجامیان داوە. دانیشتوانی مەخموریش دەڵێن لە ڕابردوودا ڕەوشی کارەبا لە ناوچەکەیان باش بووە، بەڵام بەهۆی تەقاندنەوەی تاوەری کارەبا لە شەوی ڕابردووەوە بێکارەباین و کارەبای مۆلی دەشمان نییە. لە دنیا شێوە تقریبان دەوری سعات 3 دقیقە دەوێ کارەبایەکەیان تەقاندتەوە ئەلا ساز عبویان پێوە کردیەوە و یان تێنتیان پێوە کردیا. شتێکی زۆر احتیاجیشە، زۆر بەسیتشە. ئەو شتانە هەردەبی ببینین ئەتوو لە عێراق دانیشتی، لە عێراقشکە لە مەغموری دانیشتی جێ هەموو ململانەیەکان کەتە مەغموری. ئەلعان نازانم کامیرەکەین گۆ تەسویر دەکایە ناوە تیارێ ئەمریکی ئەوادێ و دەچیتن هاوکاریان دەکا و بەخۆشی مەقسەدی بی چ دەکا چ ناکا. بەس لە هەمووی سەیرتر ئەوەیە ئەو کارەبایەی کە قەتع کرایە وەرە لەناو ئەو مەغمورەی بسوڕێەوە زۆربەی کەم ئەندامە نەقوستانە نەخۆشە پەکەوتەیە لە مارێکەتە لە دونیەوە ئەو کارەبایان قەتع کردێت تازە چوینەکە جەماعات قسەمان کردێت دەرێ بەخوای چاوەڕێ بکەن بە 5-6 ڕۆژدی چاناپتەوە 5-6 ڕۆژدی ئەوان دەرێن 5-6 ڕۆژدی 5-6 ڕۆژیوان ئەو جە دەبی خۆی هاوار دەبیت چەند بی لەم شۆڕە ئێمە بێکارەباینە هەتا ئەو دقەیە کە ئێستا وا قسەی دەکەم یان تقریبان ئەوە 12 ساعتە بێکارەباینە. ئەمەش بەهۆی ئەوەی کەوا دیارە ئەم شۆکە داعش لەم دی ئەو بەری لای بازارگە ئەو بورزانەی کارەبایان تەقاندوتەوە لێ ئێستا ئەم قەزایە بە کامل بێکارەبایە کارەبای نییە. بەخوای ئەوە دووەم جارە ئێستا برێنەوە دووەم جارە تووشی ئەم حاڵاتە دەبینەوە لە مەخمور. شەرمە بلووە دەسەڵاتێک 30 ساڵە حکومڕانی بکاتە سامانی چێزگار زۆری لەبەردەستی بێتە نەتوانی دۆخی کارەبا چاکاتنەوە ئەزمموی سریلانکە کە 25 ساڵە وەکو ئێمە دەوڵەت و وەکو ئێمە دەسەڵات دارن بڕۆتەمشا ئاستی خۆشگوزەرانی هاوڵاتی بکە لەوێندە لە چ ئاسێکدا ئێمە لە چ ئاسێکدانە ئەوە کۆریای باشوور نمونەشکەیە کە 30 ساڵە ئەوان بوونەتە دەسەڵات دار و دەوڵەت ئەوان لە چ ئاسێکدان ئێمە لە چ ئاسێکدانە. بۆیە کە یعنی پێویستە ئەگەر ئەم دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان کە هەموو ساڵانە ئێمە قسەی لەسەر بکەین دووبارە چارەسەریش نەکرێتن بەڵام بەلایانی کۆنتترۆل کرێتن دەکرێتن ئێمە 30 ساڵە دەسەڵاتمانەیە حکومڕانیمان لەبەردەستان نەزانین هەتا ئێستا کە هیچ هاوڵاتێک لە کوردستانە نازانێت ڕۆژانە چەند ساعت کارەبایە یعنی کارەبا کاهاتنەوەی کارەبا بۆ خەڵک بوویتە سوپرایز بەڕاستی. پەیام پەیوەندی کرد بە بەڕێوەبەری کارەبای قەزای مەخمورەوە پێی ڕاگەیاندین کە ئەوان ناتوانن لە ئێستادا هیچ قسەیەک لەبارەی تەقاندنەوەی تاوەرەکانی کارەبا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بکەن جگەلەوەی ڕێگەشە نەداین وێنە و ڤیدۆی ئەو بورجانە بگرین کە تەقێنرا بوونەوە. بەشێک لە کەسبکاران لە بازاری قەزای مەخمور دەڵێن وەکو خاوەن دوکانەکان پێویستمان بە کارەبا هەیە بەڵام تاوەکو ئێستا نەکارەبای مۆلیدە و ناکارەبای نیشتیمانیشمان نییە. کارەبا هیچی نییە ئەمە لێرە کاسبی دەکەین ئیش دەکەین بۆ گەرمایە ئیشمە لەسەر کارەبا وەستاوە ئێستا ئەو مەچینێکە لێکوانە دانرایم ئیش پێ دەکەمەوە ئەگەر ئەو مەچینە نەبی کارەبا نەبی یعنی هەوایەکەم نییە هەوا سیارەت نێکوانە ئیشی بە هەوایەکە کارەبا نەبوو ئەم نیست ئیشم وەستا لێرە یەکەم شت دووەم شت منداڵی ساوا هەیە کە پێویستی زۆری بە کارەبایە تێدەگەی تامن ناکە مەناحەی نییە ئەمن تەحامل دەکەم ئەو تەحامل دەکەی ئەمەش ناکەین بەس بە زۆری لە ژێر دەستی ئەو حکوومەتەی کە کارەبا و دابین ناکەی بە زۆری تەحامل بکەی بەس خۆت نییە. شەوێوە کارەبا نییە ساعت 3 شەوێوە نییە ئەوە تا ئێستاکە نییە ئەمە دوکاندار مارەکانی شەروەتر کارەبای نییە مۆلیدەش پێی نەکردیە دەنگۆیە چییە کەوا لەبارە ئەوەی چەکدارانی تروستی داعش لەساس کارەبایان تەقاندەوە نازانێت تا چەند ڕاستە یان ڕاست نییە و داوا دەکەین یا مۆلیەکانمان بۆ پێکەن یانیشتە بە زووتریکان لۆمان چاکە. دوای نزیک بە 20 کاتژمێر دوای ئەو ڕووداوە کارەبای مۆلیدە ئەهلیەکان لە ڕۆژێکدا بۆ نزیک بە 15 کاتژمێر زیاد کراوە ئەمەش ئەگەری چاکردنەوەی تاوەرەکانی گواستنەوەی کارەبا پلەبەندی تێدا دەکرێت نازاندرێت دەتوانرێت تاکەی بەردەوام بێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای مەخمور.